مردانايا ڕەوەستاوە لەو بانەخڕێ دەستی لەو کامردانایا دەستی لە کامردانە هەر دڵی کوڕە سوڵتانایا عەمرەکە چاوەکەم تەگێ بیرە بۆ تۆی دەکەم ئەگەر باوکی ڕازیکەی مەچێ لەو کوڵمت دەکەم ئەگەر دایکی ڕازی بێوی مەچێ لە هەنیەت دەکەم دانە دانە خاو دانە 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 خاو دانە دانە خاڵی سەرکومانی جوانایە کوشتمی ئەو بێ ویژدانایە قەوم بدە لێ پاشی